دکتۆرە فرانسیسکا کە وەزیرەی کۆمەڵایەتی ئەڵمانیا ئەڵێ ساڵانە زیاتر لە 100,000 شکایەت ئەکرێت لەلایەن ئافرەتانەوە بۆی کە تعدایان لێکرایە جا بەدەم بێتن و بە تعلیق بێتن یاخود دەستدرێژیان لێکرا بیان دەستیان لێدابن کە ئەڵێ لە ساڵی 2016 زیاتر لە 100,000 بووە لە ساڵی 2017 زیاتر لە 138,000 ئافرەت سکاڵای کردووە. ئەڵێ ئەم ڕێژە لەوە زیاتریشە ئەوانەی کە شکایەتیان نەکردووە بەڵام ئەوەی کە شکایەتیان کردووە ئەوەندە زۆرە. هەفتەی ڕابردوو لای ماڵی خۆم لێکوانە غاباتە چیلەیە. ئەم غاباتە ئافرەتێکی 30 ساڵان لەوێ بووە دوو گەنجی 20 تا 25 ساڵی ویستیان تعدای لێ بکەن بەڵام ئەم ئافرەتە خۆی پچڕاندەوە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێتن لە بەردەستیان هەڵاتووە و خۆی ڕزگار کردووە ویستیان تعدای لێ بکەن بۆیە پۆلیس ئەگەڕان بە تەخمینیانەکرد یان گۆ تەمەنەکەی لە دەوری 20 تا 25 ساڵانە بووە چێ دوو کەسی دیتیوە یعنی ئەگەڕان. ئەمە لە پێناوی چی لە پێناوی ئەوەی کە ئەو ئافرەتانە خوانەوە دەرخستووە بەتەنیا ئەسنە دەرەوە جلوبەرجی با بڵێن تەسک و تەنچیان لە بەردایە کە گەنجەکان ناتوان خۆیان ڕابگرن بۆیە پەلاماریان ئەدەن. ئەگەر بخۆشتان تەماشا بکەن لە یوتیوبێ یان لە گۆگلە فەگێڤالتیگو ئین دۆیچلاند لێ بدەن یان تعدا لە ئەڵمانیا لێ دەمزان تاقۆ چەند تعدا هەیە بە هەزاران هەیە بە هەزاران. بەرنامەیان زۆر لەسەر ئەو مۆزوعانەدا بۆشە لە ئەڵمانیا هەفتەی 3 ئافرەت ئەکوژرێ لە ئەڵمانیا هەموو هەفتەیەک 3 ئافرەت ئەکوژرێ نزیکەی ساڵانە 150 ئافرەت لە ئەڵمانیا ئەکوژرێت پاشەوەی کە تعداشی لێکراوە لەبەرچی لەبەر ئەوەی کە وەدەرخستنی ئافرەتان بۆتە ئەوەی کە مشکلیان بۆ دروست بکەن و مشکلە بۆ حکومەتیش دروستە ببین ئەوم تعدایە کە ئەبێتن و ناچارن با بڵێن ڕێشوێن ئەگەر نەبەر بەڵام لەگەڵ هەمان کاتدا مۆدیلات و جلوبەرجی تەنک و تەسک و خۆڕازاندنەوەیان وا لێ کات کە کەمیشت خێزان تێک بچێت و لە هەمان کاتدا تعدا زۆر بێت و کە خێزانش تێکچووکەواتە منداڵبوون نامێنێ کەواتە کە منداڵیش نەما کۆمەڵگا هەڵەتەچێ لەبەرچی لەبەر ئەوەی بناغەی کۆمەڵگا ئافرەتە کە ئافرەت بەو جلوبەرگانە خۆی خراپ کرد یان سیستەم وایلێک کە خراپ بێت خۆی دانەپۆشی کەواتە کە ئافرەت تێکچوو کە کەواتە خێزان تێکچوو کە خێزان تێکچوو یعنی کۆمەڵگا بەرەو لە ناو چوون ئەچێت بۆشە ئەو هەڕەشانەکە هەیە لەسەر چییە لەسەر ئەو ئافرەتانەی کە خۆیان دانەپۆشیوە یاخود جوانی خۆیان وەدەرخستووە.